هزار لبو اما دابی خرابو اوای آزادی بکن و اوای بگرنا نو فروش حسابی برو شو تبن برا نگره روسی جانی هم بید زور قناة هذا هيليك دابر هيوشي اوه ئەوروکە ڕێکەوتی 22/11/2022 بە ئامادەبوونی بەڕێز بەرەبەری ناحیەی دیانە و بەرپرسی بنکەی ئاسایشی دیانە و هەروەها بە ئامادەبوونی ڕێکخراوەکانی مەدەنی ژینگە دووست هەستاینە بە ئازادکردنی چەندین باڵندەی جوورواجوور و هەروەها چەندین حیوانی کێوی کە بریتین لە 100 باڵندەی جوورواجوور 2 ئاژەلی گورگ 3 باز 6 سمورە و 4 کەو و 2 گاپال و 3 کۆربەش و هەندێکیان کە لەلایە ئێمە دەست بەسەر داگیراون و ئێمە پەراوی لێکۆڵینەوەمان بوو دروست کردووە و ڕەوانەی دادگامان کردووە بۆ ئەوەی بە تونترین شێوە سێزا بدرن و زۆربیان لەلایەنی هاوڵاتیەکی ژینگە دووست بە ناوی هەژار کە خەڵکی دانیشتووی دەوەری ئیدارەی سربەخۆی سوورانە بۆ ئێمە دابین کراوە کە ئەوروکە ئینشاڵڵا ئازاد دەکردن لە ناو دارستان و لە ناو دارستانی سروشتی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران تاکو ئێستا 8 کەس هەبوونە بەهۆی ڕاوکردن دەستگیر کراون کە گشتیان پەراوی لێکۆڵینەوەمان بوو کراوە و نەمایشی بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوە کرا بۆ ئەوەی بە توندرین شیوە سزا بدرن. ئەمە لێرە تەنها ئامانزمان ئەوەیە کە ئەو ئاژەڵ و باڵندە چێویانە بە زیندوی بهێڵینەوە لە ژینگەی دەڤەری سۆران بۆی بتوانین ئەو ژینگەیە بە جوانی بپارێزین و بیهێڵینەوە و لەلایەکی تریشەوە پەیامێکیش دەبێت بۆ ئەوانەی کە دژی ژینگە پارێزین. داوا دەکەم لە تەواوی ڕێکخراوە کۆمەلگا مەدەنیەکان دەستگا تایبەتەکان دەستگا گشتیەکان بە تایبەتی ئەوانەی لە مەیدانی فێرکردن پەروەردەیی مەشق پێکردن و ڕۆشنبیری و بە تایبەتی ئەوقاف کە ئەمانە پێویستە لە سەریان بە ئەرچی خۆیان هەڵبستن لە بڵاوکردنەوەی هوشیاری تاک لە ژینگە پارێزی لە هەرێمی کوردستان. ئێمە زۆر پێویستیمان پێ و کاریگەرێکی زۆر باشیشی دەبێت لە سەر کەمکردنەوەی زێدەڕۆی لەسەر ژینگە لە هەرێمی کوردستان.